دەرهێنەری فیلمی تایتانی دەڵێ تەنیا ئەکتەری باڵا کورت لە فیلمەکەی بەکارهێناوە تا ئەوکو دیمەنی کەشتیەکە گەورەتر خۆی نیشان بدە. جیمز کامێرۆن لە چاوپێکەوتنێکی نوێیدا لەگەڵ گۆڤاری LA تایمز باسی نهێنیەکانی سەرکەوتی فیلمی تایتانیک دەکات. کامێرۆن دەڵێ جگە لە ئاکتەرە سەرەکیەکان سەرجەم ئەکتەرە لاوەچەکان بە مەرجێک هەڵبژاردووە باڵایان لە 172 سانتیم بەرزتر نەبێت. کامیرۆن دەڵێ هۆکاری سەرکی ئەو کارە بۆ ئەوە دەگەڕێتەوە ویستوێتی قەبارەی کەشتێکە گەورەتر نیشان بدە. گەر بێت و هەمووان باڵایان کورد بێ ئەوە لە چاو کەشتێکە قەبارەیان بچووکتر لە چاوی کامێرا دەردەچێت. کامیرۆن دەڵێ تایتانیک بۆیە سەرکەوتوو بوو چونکە لەو کاتە لە ساڵ 1995 خەڵکی فیلمێکی واز زەبەلاحیان لە سینەماکان نەبینی بوو کەوا کەشتێکی زەبەلاح نوقم بێ. جا ئێمەش هەموو کارێکمان کرد بۆ ئەوەی کەشتیە زەبەلاحەکە نیشانتر زەبەلاح بدەین. ڕۆکستار بەشی سێمی Red Dead هەر دروست دەکا. ئەمە قسەی پاڵەوانی Red Dead Redemption 2 ڕۆجەر کلارکە کە دەنجی ئارتەر مۆرگن بەردەستە دەکات. لە سوشەڵ میدیای خۆیەوە کلارک ڕۆڵجێری ئارتەر مۆرگن کە پاڵەوانی دووەم یاری Red Deadە لە وەڵامی هەواداران کەوا ڕۆکستار دوای GTA 6 بەشی سێمی Red Dead دروست دەکە یاخودنا کلارک دەڵێ بێگومان ڕۆکستار بەشی سێم هەر دروست دەکات. بەڵام نازانێت کەوا لە دوای GTA 6 یاخودنا یاری Red Dead 2 لە ساڵی 2018 بڵاوکرایەوە و توانی تاوەکو ئێستا زیاتر لە 6 ملیۆن کۆپی لێ بفرۆشێ و بێچێ لە یارە سەرکەوتوەکانی مێژووی ڕۆکستار دادەنرێت. مارک والبرگ دەڵێ سیناریۆ و دەقی بەشی دووەمی فیلمی ئەنچارتد نووسراوە چاوەڕێی کاری تەکنیکە تاوەکو بەشی دووەم وێنەگرتی دەست پێ بکە. فیلمی ئەنچارتد لە ساڵی 2022 بە بودجەی 120 ملیۆن دلار لەلایەن ستودیۆ سۆنی پیکچرز دروست کرا و توانید لە بۆکس ئۆفیسی جیهان زیاتر لە 407 ملیۆن دلار کۆکاتەوە. بەهۆی سەرکەوتنە گەورەکەی ڕووناچی سەوز بۆ بەشی دووەم هەڵکراوە. لە چاوپێکەوتنێکی نوێیدا مارک والبرگ ڕۆڵجێری کارکتەری سەڵی لە فیلمی ئەنچارتد بە وێبسایتی The Director ڕاگەیان کارەکانی بەشی دووەم زۆر باشی دەڕوا. ئێستا سکریپتەکە یاخود دەقی فیلمەکە نووسراوە ئامادەیە بەڵام هێشتا کاری لەسەر دەکەن و دەمەوێت بڵێم ئەم جارە لە سەرەتاوە تا کۆتایی سمێڵم دەبێت خەمی سمێڵەکەی ساڵیتان نەبێت. والبرگ بە هاوبەشی تۆم هۆڵاند بە ڕۆڵی نێثن دریک لە فیلمەکە بەشدارە و فیلمەکە لە یاریە بەناوبانکەی پلەیستیشن وەرگیراوە هەر بە ناوی ئەنچارتدا کە تا ئێستا 5 یاریان لەسەر پلەیستیشن بڵاو کردووەتەوە. لە هەواڵێکی سەرنجڕاکێش ماڵی جۆن ویک دزرا و بێگومان تاکەشت لە ماڵەکەی باشکرا هەبێ دەمانچەکەیەتی چونکە یدی جۆن ویکە هیچ پارەیەکیان نەدۆزیەوە تەنیا چەکەکەی نەبێ بۆیش تەنیا چەکەکەی کیانۆ ریڤز دەدزرێت. TMZ ڕاگەیان ماڵی یەکتەری بەناوبانگ کیانۆ ریڤز کە بە ڕۆڵی جۆن ویک دەناسرێ دزچۆتە سەری و دزی لە ماڵەکەی کراوە. TMZ ڕاگەیان لە شاری لۆس ئانجلس دوای ئەوەی پەیوەندی بە پۆلیسەوە کراوە کەەوە ماڵەکەی کیانۆ ریڤز دزی دەکراوە کاتێ پۆلیس دەستنا ناو ماڵەکەی بۆیان بەدیار دەکەوێت تاکەشت دزرابێ تەنیا چەکەکەی بووە. ریڤز دەڵێ هیچ پارەیەکی لە ماڵەکەیدا نەبووە بۆیش هیچی دیکەی لێ نەدزراوە. ریڤز بەوە دەناسرێتەوە ئەکتەرێکی زۆر خاچیە کاری خێرخوازی زۆر ئەنجام دەدا بە شێوەیەکی زۆر سادە ئاسایی ژیان بەسەر دەبات. تەنانەت یەکێکە لەو ئەکتەرانەی کەوا کەمترین پارەی بۆ دەمێنێتەوە لە فیلمەکانی چونکە بەشێکی زۆر لە موسەکەی دەبەخشێتە ئەکتەرە لاوەچەکان و ستافی تەکنیکین. پۆلیس ڕایگەیاندووە زۆربەی کات کە ماڵی یەکتەران دز دەچێتە سەری پارە گەوهەر وێنە و تابلوی گرانبەها دەدزرێت بەڵام ماڵەکەی جۆن ویک تەنیا دەمانچەکەی تێدا بووە و تەنیا دەمانچەکەشی دزراوە کە ریڤز دەڵێ نرخی دەمانچەکەشی ناگاتە 500 دلار. فێڵێکی نوێی گوگل ئاشکرا بوو و لە ئۆنلاین هێرشێکی تون دەکرێتە سەر گوگل دەڵێن ئەمە یەکەم جاری نییە کۆمپانیایەکی سەدان ملیار دلاری بەو شێوەیە خەڵکی هەڵ بخەڵەتێنێ و پێویستە گوگل شەرم لە خۆی بکە کە ناتوانێت ڕکابەری کۆمپانیایەکی بچووکە کە هەمان کار بەڕاستی دەکەن. جا شتە چییەکەوە هێرشکراوەتە سەری گوگل بەو شێوەیە گوگل لە نوێترین کۆنفرانسی خۆی ژیری دەستکردە نوێیەکەی ئاژرا کرد بە ناوی جێمەنای. گوگل لەسەر ستەیج ڤیددیویەکی پیشاندا کەوا گوایە ئەو ژیرێ دەستکردە وێنە دەناسێتەوە وێنەی هەر شتێکی نیشان بدەیت دەزانێت چییە و بە تێکست و دەنگ دەتوانێت وەڵام بداتەوە بۆتیشی بکاتەوە کە وێنەکان چییە چی تێدایە لە وێنەکە. جا ڤیددیوەکە لە ئۆنلاین بڵاوکرایەوە خەڵکێکی زۆر لە تویتەر یاخود ئێکس زۆر سەرسام بوون هەموو بە هەنگاوێکی گرنگ و نوێیان دەزانی بەڵام کێشەیەک دروست بوو. هەندێک کەسی شارەزا دایانوت ئەو ڤیددیوە فەیکە. گوگل هێشتا ئەو تەکنۆلۆژیای دروست نەکردووە ئەو ڤیددیوە مۆنتاژ کراوە و دەستکاری کراوە. زۆری نەبرد کارمەندێکی گوگل کە لەسەر ئەو پرۆژەیە کار دەکات وتی ڕاستێکەتان دەوێ وایە ڤیددیوەکە فەیکە بە مۆنتاژ و گرافیک دروستیان کردووە. ئەو ڤیددیوە وای نیشان دەدا کەوا لە ماوەیەکی نزیکدا تەکنۆلۆژیاکەمان دەتوانێت ئەو کارە بکە بەڵام ئێستا ئەو ڤیددیوە ڕاستی نییە تەنیا نیشاندانی مەبەستەکەمان بووە.
جا خەڵکی لە ئۆنلاین بەو قسەی زۆر تووڕە بوون دەڵێن کۆمپانیا هەیە کەسێک یان دوو کەسی تێدایە هەمان کار دەکەن و زۆریش پێشکەوتون لە بواری ژینی دەست کرد کەچی گوگل دوای سەدان ملیار دلار هاتووە درۆ و فێڵ لە خەڵکی دەکات جۆکەرەکەی فلۆریدا داوای ملیۆنان دلار لە ڕۆکستار دەکات دەڵێ ئێوە دەموچای منتان لە GTA 6 بەکارهێناوە ژیانی منتان تێکداوە کەچی پرستان بە من نەکردووە پێویستە مافی خۆشم وەربگرم لۆرانس سۆلیڤان کە بە جۆکەری فلۆریدا دەناسرێ یەکێکە لە تاوانبارە مەترسیدەکانی ئەو شارە و پێشتر لە شاشەی تەلەڤیزیۆنەکان بە شێوەیەکی ڕاستەخۆ لەسەر چەند کەیسێکی جیاواز دادگایی کراوە دەموچاوی خۆی وەکو جۆکەر نەخشاندووە و ناوبانجی جۆکەری هەرێمی فلۆریدای ئەمریکا لە ئۆنلاین پەیدا کردووە جا لە ترۆنەری جیاری GTA 6 ئاماژەیەکی زۆر بەرچاو بەو کارە بە کەسێک لەلایەن پۆلیسەوە گیراوە کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنە و دەموچاوی ڕەنکراوە قژی ڕنگدارە و زری زیندانی پۆشیوە لۆرانس لە تیکتۆک ڤیددیۆکی بڵاو کردەوە دەڵێ ڕۆکستار شێوەی منی بەکارهێناوە بێ ئەوەی پرسشم پێ بکەن ژیانی منتان وێران کردووە پێویستە ملیۆنان دلارم پێ بدەن گەر نادەچمە دادگا و داوەتان لەسەر تۆمار دەکەم لە ئۆنلاین خەڵکی دەڵێ جۆکەرەکەی فلۆریدا بە ئەنقەز وا دەکەم بۆ ئەوەی پارەی دەستکەوێت وە ڕۆڵجێری ئارتەر مۆرگن یاری ڕێدێت لە ئۆنلاین لە ڤیددیۆیەک بڵاوت کردەوە دەڵێ برای بەڕێز لە شوێنی خۆت داهنیشە و ڕۆکستار دەزانێت لە ڕووی یاساییەوە دەتوانن شێوێتەوە بەکاربهێنن یاخودنا بۆیش کارێک ناکەن بزانن لە ڕووی یاساییەوە تووشی کێشە دەبن بچکە دادگا هەر خۆ تووشی کێشەکە دەبیت نەک ڕۆکستار چونکە پارێزەرەکانی کۆمپانیای ڕۆکستار هەموو شتێکی پێ دەکرێت ئەو کەسەی دیزایانی ئایفۆن و کاژمێری ئەپڵ واچی دەکرد کۆمپانیای ئەپڵی جێدەیەوە و هەندێک لە کارمەندانی ئەپڵیش دەڵێن ئەمە کێشەیەکی گەورەیە بۆ داهاتوی ئەپڵ واچ دروست دەکات وەبسایتی ماک رومەرز ڕاگەیاند تانگ پان بەڕێوەبەری دیزایانی بەرهەمەکانی ئەپڵ لە ئەپڵ جیا دەبێتەوە بڕیارە لە مانجی دوو لە ڕێکەوتێکی نوێ لەگەڵ ئەپڵ کۆتایی پێبێ و کۆمپانیاکە جێبهێڵێت و لێستاوە کارمەندانی ئەپڵ بۆ بڕیارە دڵخۆشین و دەڵێن کاریگەرێکی خراپ و نێگەتیڤ لەسەر دیزایانی داهاتووی ئایفۆن و ئەپڵ واچ دەبێت هەرچەندە تاوەکو ئێستا هۆکاری جیابوونەوە نازاندرێ بەڵام دەنگۆ هەیە لەسەرەوە بێکە ئەو دەیەوێ ئایفۆن و ئەپڵ واچ تەنگتر بکات و بەکارهێنانی پاتریەکی بەهێزتر چونکە گەر ئایفۆن تەنگ بێ قەبارەی پاتریەکەشی بچووکتر دەبێتەوە بەڵام دەتوانن پاتری بەهێزتر بەکاربێنن بەڵام ئەو کاتە نرخی ئایفۆنەکە گرانتر دەکات بەڕێوەبەرایەتی دیکەی ئەپڵ بەو دیزاینە ڕازی نابن و نانەوێت تێچووی ئایفۆن بەرز بێتەوە گەرچی ئایفۆن ساڵ بە دوای ساڵ قەبارەی و ئەستوریەکەشی زیاتر و زیاتر دەبێت هێشتا دیار نێچێ دەچێتە شوێنی تان بەڵام پێشبینی دەکرێت جێگرەکەی کە جۆن تێرنەسە بە شێوەیەکی کاتی و پۆستە پڕ بکاتەوە ئایفۆن و ئەپڵ واچ بە بڕی 383 ملیار دلار نیوەی بازرگانی ئەپڵ دروست دەکەن کەوا ئەپڵی کردوتە بە نرخترین کۆمپانیای جیهان لەسەر جەم بوارەکان بە هەبوونی زیاتر لە 3 تریلیۆن دلار هەندێک دەڵێن کاتێک ئەو ئامێرە بڵاو دەکرێتەوە وەکو ئەوە وایە بۆ یەکەم جار مۆبایل لە جیهاندا بڵاوکرایەوە ئامادەکاریەکان بۆ بەرهەمە مێژوویەکەی ئەپڵ دەستی پێکردووە هەندێکش دەڵێن ئامێرێک نرخی 3500 دلار بێ تەنیا دەوڵەمەندە سەرشێتەکان پێی دڵخۆش دەبێت گەرنا چێ دەیەوێت 9to5 Mac ڕاگەیاند ئەپڵ دەستی بە ئامادەکاریەکانی کردووە کەوا لە مانجی داهاتوو واتە مانجی یەک لە 2024 ئامێری ڤیژن پرۆ بە نرخی 3500 دلار بڵاو بکاتەوە ئامێرێک ئەپڵ بە هەنگاوێکی دوای مۆبایلی زیرەک یاخود دوای کۆمپیوتەر ناوی دەهێنە هێدسێتێک دەکرێتە چاوەکان جیهانی واقع و تەکنۆلۆژیات بۆ تێکەڵ بکە لەگەڵ هەبوونی شاشەیەک و تۆنێک کامێرا کە چاوەکانت لە شاشەی دەرەوە پەخش دەکات و لە ژوورەوەش بە کواڵەتی 4K دەتوانانی سەیری بەرهەم و یاریەکان بکەن و تەواوی ئامێرەکەش بە جوڵەی پەنجە و دەستەوە کۆنتترۆل دەکرێت کە هاوشەوەی فیلمە خەیاڵە زانستیەکانە بەڵام ئایا سەرکەوتوو دەبێ یاخود نا چونکە نرخەکەی 3500 دلارە چەند ساڵێکی پێدەچێت تاوەکو بتواندرێت نرخەکەی دابەزندرێت بۆ نرخێکەوە خەڵکی ئاسایی بتوانێت بیکرێت و هەندێک کەسیش ئامێرە بە کۆتایی جیهانی تەکنۆلۆژیا ناوی دەبن دەڵێن ئەمە کۆتایی هێنانە بە خێزان بە ژیانی ئاسایی خەڵکی زیاتر تەنها دەکەن لە جیهانێکی دروستکراوی فەیکی تەکنۆلۆژی خۆشەویستان بابینە لای بۆکس ئۆفیس بزانین 5 پرداهاتین فیلمی ئەم هەفتەیە چییە و وەرا سوپرایزێکی گەورەش دووبارە هۆڵیوودی سوپرایز کرد بۆیە دەڵێم دوزار سوپرایزم بەکارێن لە بەرەوەی دوو سوپرایزمان هەیە سوپرایزی یەکەم فیلمێکی ژاپۆنی ئانەمەی نوێیە بە ناوی The Boy and the Heron فیلمێک لەلایەن هایۆ میازاکی دروستکەری
ڕەسەنی عەدنان و لینا ئەو کەسێکەوە زنجیرە ئانەمێ بەناوبانگەکەی لە جیهان بڵاو کردو لە کوردستانیش باوەڕ ناکەین خەڵک هەبێ نەزانێ عەدنان و لینە چی بێ گەر نەشی بینی بێ هایۆ میازاکی فیلمێکی نوێی خستە هۆلیوود وەروەها چاڵنجێکی گەورە بوو بۆ هۆلیوود لەبەرەوەی لە چەند هەفتەی ڕابردوو کە لە پرۆگرامیش باسم کرد داهاتی باش لە هۆلیوود کۆ ناکرێتەوە کەچی لەم هەفتەیە 2 فیلمی ژاپۆنی لە تۆپ 5 فیلمەکانی هۆلیوود دەبیندرێن The Boy and the Heron فیلمێکی نوێی ستودیۆی گیبلی و تۆهۆیە فیلمێکی سەرنجاکێش دیارە نمرەی 96 هەیە لە ڕۆتن تۆمێتۆ واتە خەڵکی بەتایبەت ڕەخنەگران زۆریان بەدڵە هەواداران 7.6 پێدایە تاوەکو ئێستا نازانین بودجەکەی چەندە واتە بە چەند دروست کراوە ئاشا نەکراوە بەڵام پێشبینیەکان وان لە نێوان 10 بۆ 20 میلیۆن دلاری تێچوو بێ لە هەفتەی یەکەمی لە ئەمریکا 10 میلیۆنی کۆ کردەوە کە پارەیەکی باشە بۆ فیلمێکی ئانەمەی ژاپۆنی بەڵام لە جیهان 97 میلیۆن دلاری کۆ کردەوە کە پارەیەکی یەکجار زۆرە بۆ فیلمێکی ژاپۆنی بۆ هۆلیوود ئەو پارەیە زۆر نییە بەڵام بۆ فیلمی ژاپۆنی لەبەرەوەی بودجەکەیان زۆر کەمە 10 بۆ 20 میلیۆن دلارە لە ئێستاوە قازانجێکی باشی کۆ کردوێتەوە فیلمێکە خەڵکی زۆرە باشە باسی دەکەن و چیرۆکەکەشی زۆر دیار نییە فیلمە ئانەمەیە ژاپۆنیەکان هەموو کاتێک کە چیرۆکەکەی دەنووسن لە ئۆنلاین زۆر باز ناکەن باسی چی دەکەن تەنیا باسی کوڕێک دەکەن لەگەڵ باڵندەیەکی جادووی گەشتێک ئەنجام بدەن تەنیا قسەیە دەکەن بۆ ئەوەی لە کەسی سپۆیل نەکەن کاتێک خەڵک فیلمەکە دەبینن لە سینەماکان یدی بە چیرۆکەکە سوپرایز بن بەڵام سەرکەوتنیی گەورەیە بۆ فیلمێکی ژاپۆنی و فیلمێکی دیکەش هەیە هەر لەم ئێستا باسی دەکەین بە هەمان شێوە ژاپۆنی لە پلەی دووەمی ئەم هەفتەیە فیلمی هەنگەر گەیمز دێ کە بۆ ماوەی 4 هەفتەیە لە سینەماکان نمایش دەکرێن 3 هەفتەیە لە پلەی دووەمە ئەو فیلمە دەتوانین بڵین سەرکەوتووە ئێستا چەند هەفتەیەک بوو کێشەی زۆری هەبوو بەڵام ئێستا دەتوانین بڵین 58 میلیۆن دلاری بۆ ستودیۆ کۆ کردێتەوە ڕاستە 250 دلار داهاتی گشتێتی بەڵام بەهۆی ئەوەی بودجەکەی 100 میلیۆنە وەروە 100 میلیۆنیش بۆ سینەماکان دەڕۆ کەواتە چەندی بۆ دەمێنێتەوە 58 میلیۆن دلار کە پارەیەکی کەمە بێگومان بۆ فیلمێکی هۆلیوود لەبەرەوەی گەر سەیری بودجەی و فیلمە بکەین 100 میلیۆن واتە بۆ دروستکردنی و فیلمە 100 میلیۆن دلاریان پێویستە ستودیۆ لایەنزگەیت بەڵام 58 کۆکەوە کەواتە فیلمێکی دیکە لەو شێوازە ناتوان دروستکەن 58 کاتەی پارەی زیاتری خۆیان بخەنە سەر واتە لەو بازرگانیە قازانجێکی باشیان نەکرد فیلمەکە کێشەی زۆرە لە ئۆنلاین بەڵام هەواداری خۆی هەرهەیە بۆ هێشتوانێتی لە جیهان 50 میلیۆن دلار کۆکاتەوە لە پلی سێمیەم هەفتەیە فیلمێکی دیکەی ژاپۆنیە وەکوتم لەم هەفتەیە 2 سوپرایزمان هەیە سپرایزی دووەم گۆدزیلا -1 کە لە هەفتەی دووەمی نمایشی لە ئەمریکا 8.3 میلیۆن دلاری دیکەی خستە سەر هەژماری ستودیۆی تۆهۆ کە تۆهۆ کارەساتە لەم 1-2 هەفتەیە لە هۆلیوود 173 میلیۆن دلار بە بودجەیەکی چەند 15 میلیۆن دلار بەوە دەڵێن فیلمی سەرکەوتوو ژاپۆن بۆ جارێکی دیکە هۆلیوودی سوپرایز کردەوە لەبەرەوەی فیلمەکانی هۆلیوود سیر کرد گەر ئەو فیلمە لە هۆلیوود دروستکرابە زیاتر لە 200 میلیۆن دلاری تێدەچوو بەهۆی ئەوەی دەستی کار بە تایبەتی لە هۆلیوود زۆر گرانە بە تایبەتی گرافیستەکان ئەو کەسانەی کە فیلمی ئەنیمەیشن دروست دەکەن بە شێوەیەکی ڕاستەقینە خۆیان نیشان دەدەن پارەیەکی خەیاڵیان دەوێت کەچی ناتوان داچکۆکەنەوە بەڵام لە ژاپۆن فیلمێکە گرافیەکەی زۆر جوانە وەروە باسی زەبەلاهێک دەکات گۆدزیلا 70 ساڵە لە سینەما باز دەکرێت واتە 70 ساڵە دووبارە دەبێتەوە چیرۆکەکەی 173 میلیۆن دلار پارەیەکی زۆر باشە بۆ فیلمێک بودجەکەی 15 میلیۆن دلار سەرکەوتنیی دیکەی ژاپۆنیا تاکاشی یامازاکی کە دەرهێنەری ئەو فیلمێ لە ئێستاوە دەڵێ حەز دەکەم بێمە هۆلیوود و فیلمێکی ستار وۆرز دروست بکەم بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا کۆمپانیای دیزنی وەڵامی داوایەکەی نەداوەتەوە کە پێمان وایە هەڵەیەکی گەورە دەکەن لەبەرەوەی ئەو پیاوە بە بودجەکەمە 173 میلیۆن دلار بەرهەم بێنێ کەواتە لە ڕووی بازرگانیشەوە نەک تەنیا لە ڕووی کواڵەتی فیلمەوە سەرکەوتووە هۆلیوود پێویستە سوودی لێ وەربگرێت لە پلەی چوارەمی ئەم هەفتەیە فیلمی ترۆلز دێ ترۆلز چەندە 4 هەفتەیە نمایشە بودجەکەی 95 میلیۆنە 173 میلیۆنی کۆ کردووە سەرکەوتنێکی باشە 6.2 میلیۆن لەو هەفتەیەش بە هەمان شێوە بودجەیەکی خراپ نییە ئەنی پارەیەکی خراپ نییە بۆ یونیڤرسال کە ئەم ساڵ پارەیەکی باشیان کۆ کردێتەوە وەکو دیزنی نییە بڵێن هەموو هەفتەیەک شکستی گەورە دەخۆن بۆیش ئاسایی ئەو فیلمە نەتوانێت پارەیەکی خەیاڵی کۆکاتەوە لەبەر یونیڤرسال ستودیۆکی دەوڵەمەندە بە پارەی کەم فیلمی باش دروست دەکەن و بە داهاتێکی باش کۆ دەکەنەوە ویش دێ فیلمێکی دیزنیە جا من وتم دیزنی ناتوانانی پارە کۆکاتەوە سیرکە بابەتان شیکەمەوە 200 میلیۆن دلار بودجەکەت بێ چەند کۆکەوە 105 میلیۆن دلار داهاتێکی خراپە زیاتر لە 100 میلیۆن دلار زیان لە کۆمپانیا بدەیت کاتە ناتوانن بەشێکی دیکەی دروست بکەن و ستودیۆی وۆلت دیزنی پیکچرز یاخود وۆلت دیزنی ئەنیمەیشن ناتوانن فیلمێکی دیکەی لەو شێوازە دروست بکەن
لەبەرەی پارەیەکی زۆریان دۆڕاندووە وەروە هۆلیوودیش هاشوێ بزنسەکانی دیکەی ئەمریکا وەکو وۆڵ ستریت بە شێوەی پشکە نەتوانن پارە کۆکەنەوە ئیدی لەوانەیە زۆرێک لە کارمەندەکان تووشی لە دەستدانی کارەکانیان ببن خۆشەویستان ئەوەش پرۆگرامی 24 پلس بوو تا هەفتەی داهاتوو لە بۆکس ئۆفیس داهاتەکانی زیاتر هەفتەکانی داهاتوو دەبینی بزانین هۆلیوود چی بەسەرتەوە سبەی ئێوارە چاوەڕێ بن پرۆگرامێک نوێ دەگەڕێمە وڵاتان خوداتان لەگەڵ